زۆر باشە سەبارەت بە دۆخی ناوچەکە و کۆدەنگی کورد لە ڕۆژاوای کوردستان و سەردانەکەی سۆرۆک بارزانی بۆ ڕۆما بۆ ڤاتیکان بەڕێز ئازاد تۆفیق سیاسەتمەدار لە سلێمانیەوە لەگەڵمانە کاگازا سوپاس بامەدەبووری بەڕێستان بەخێر بێن سەرەتا مێ لە دۆخی ڕۆژاوەوە دەست پێ بکەم چی ڕوویدا لە سووریا و ڕۆژاوای کوردستان ئەگوترێت هەمووان لە کورد هەڵگەڕانەوە و پشتیان لەوە کرد لە کورد کرد. سپاس بۆ بەڕێستان ئێوارەتان باش من سەرەتا بە شێرێکی ئەحمەد موختار جاو دەست پێ یەکەم کە ساڵی 1924 فەرموویەتی واتە 100 ساڵەمەوە پێش دێتە گوێم دەنگێ بە سۆز و شیوەن و گریانەوە ناڵەی دڵمە لە حەسرەت خاکی کوردستانەوە لا نەواز و مەزڵومن ئەمڕۆکە قەومی کورد گاه بەدەست تورکەکان و گاه بەدەست ئێرانەوە ئەم شیعرە 1924 وتراوە واتە 100 ساڵ لەمەوە پێش 1924 عێراق تەمەنی 4 ساڵ بووە بۆیە عەرەبی نەخسۆتە پاڵی هەر ئەڵێت تورک و عەجەم یا تورک و ئێرانی چونکە هێشتا ساڵێکی ماوە بۆ ئەوەی ویلایەتی مووسڵ ویلایەتی شارەزور کە لە 11 1925 بە ڕەسمی ئەلچێردە بە عێراقی عەرەبیەوە جا بێنە بەرچاوی خۆت لەو سەردەمەدا لەو قۆناغەدا شتێک نەبوو بە ناوی نەتەوە یەکگرتووەکان بە ناوی جاڕنابی مافی مرۆڤ ئەسپەی هەبووە واتە کۆمەڵەی گەلان ئەمە ئاه و ناڵەی شاعرێکی نیشتمان پەروەری کوردی هەڵەبجەیە بۆ ئەو چەسانەوانەی کە ئەگەر لە 1504 سەفەوی عوسمانی و چاڵدێران سێرکەین لە نەهامەتیاین لە 1920 دروستبوونی دەوڵەتی عێراقیش لە نەهامەتیاین ئەمە و حەدەسەکانی ڕۆژئاوا چیمان پێڵێ سێشتی زۆر گەورەمان پێڵێ یەکەم کۆدەنگی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور باشوور ئەو ڕاستی سەلمان کە کورد ئیرادەیەکی گەورەی هەیە بۆ نیشتیمان پەروەری کە تاچی کورد ئیرادەیەکی گەورەی هەیە بۆ خۆشەویستنی خاک بۆ بەیەکەوە بوون ئەگەر بە زمانی بیرکاری قسە بکەین کورد لێرە خاوەنی کۆیە واتە زائید نەک خاوەنی تەقسیم واتە دابەش بوون ئەم کۆدەنگیە ئەبێ ئیسیسمار بکرێ بە تایبەتی لەلایەن هێزی سیاسی کە گەنجی کورد کە لاوی کورد کە ڕۆڵەی کورد لە هەر چوار پارچەکە چی ئەکەن بۆ بەشێک کە پێوتێ ڕۆژئاوا دوو حەقیقەتێکی کەمان پێڵێ ئیسلامی سیاسی بەداخەوە من ئەم قسەیەکەم تەجروبەیەکی زۆرم لەگەڵیان هەیە ئەزمونێکی زۆرم هەیە خۆزگا ئەمەی من نەبووایە ئیسلامی سیاسی لە قۆزاخەیەکایە هەچ کات وەزعی بابەتی بێتە دی وەزعی بابەتی مهەیە بێت ئەم هێزانە فۆرمێکی نوێ لە داعش دروست ئەکەن کەواتە کاگازات بۆچی بێت هەموو تاکێکی لە خۆمەکە ببوورە با من تەواویکەم بچووکی دەکەم با من تەواویکەم ببوورە تخوا ببوورە با من تەواویکەم من داوای لێبوردن لە خۆمەکە بەم قسەیەکەم بەڵام بێدەنجی و بێڕەنجی هێزە ئیسلامی سیاسیەکان لە ئاستی هێز ئەمڕۆ ئەو حەقەتەمان بۆ سەرمێنێ لە ئاستی تاک مامۆسای ئاینی پیاوانی سیاسیان تا سەر ئێسک جێی تەقدیر و جێی ڕێزن خاڵی سێم ئەوەمان پێ ئەڵێت پێشکەشکردنی مۆدێلی نوێ و فۆرمی نوێ و دیموکراسی و ئازادی گەلان و برایەتی گەلان بوو بە وەهم هەسەدە و کوردانی ڕۆژئاوا بۆ 10 ساڵ چیان بۆ برا عەرەبەکانیان کردووە لە سووریا و چیشیان دژی هێزێکی تاریکستانی کردو و شەمشەمە کوێرەکانی داعش کردووە کەچی ئەمڕۆ ئەبینین کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگ کەوتون ئەمانە هەمووی بەرمەبنای ئەوەیە کە کورد ئەبێ پشت بەلاوی خۆی بەسێ بەهێزی خۆی بەسێ یەکدەنگ و یەک ڕەنگ بێ یەک خیتاب بێ و کوردبوون بخاتە پێش هەموو مەفاهیم و چەمکەکانی ترەوە زۆر چەمکی دیموکراسی و ئەوانە خەڵەتانیان باشە کاگەزاویش ئەوە بپرسم بۆچی ئەبێت هەموو تاکیشی کورد نەتەوەی بیرکاتەوە نەتەوەی بێت کوردانە بیر بکاتەوە هەڕەشەکان جدین من پێم وایە مەسەلەی نەتەوەی بوو نەتەوەی بیرکردنەوەقی خۆمانە ئەم شیعری ئەحمەد موختار جاف 100 ساڵ لەمە پێشووترابێ هەمووی 20 دقەیە وڵاتی وەکو مەغریب و وەکو سووریا و وەکو عێراق و وەکو تورس و جزایی دروستبووە کە بەرەوی سایکس پیکۆی 1970 ئێمە لە 1924 ئەومان وتبێ و پێش 1920 دوو کابینێشیە مەحمومان بەس لەم سلێمانیە هەبوو بێ گوناح نییە لە 2025 فیدراڵمان پێڕەوانە بینن نەک سەر بەخۆی و نەک جیابوونەوە گوناح نییە بەشێکمان کە ڕۆژئاوایە چی ناکات چی تەقدیم ناکات بۆ فۆرمی جوان بۆ فۆرمێکی جوان بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و کەچی نەتیجەکەشی ئەوە بینێ لە سێ ڕۆژی ڕابردووە بینیمان. باش کاگەزات ئایا دۆزی کورد لە ڕۆژاوای کوردستان لە وەرچەرخانێکی مێژوویدا یانیش بە شێوەیەکی کاتی پاشەکشەی کردووە؟
من پێم وایە ئەم وەزعە تاسەر ناڕوات لەبەرەوە ناڕەمە لێ بم یا فاڵچی بم. من پێم وایە وەزعی کوردستانی ڕۆژاوا وەزعی بندەستی میلەتێکە کەلانی کەم 2 ملیۆن مرۆڤن، کەلانی کەم 2 پارێزگایان هەیە. ئەمە بە تاکید کۆمەلگای نێودەوڵەتی لەسەروی هەمویانە وڵاتە یەکگرتوەکانی وڵاتانی ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا دێنە سەرخەت بە تایبەتی ئەو کۆدەنگیە گەورەیەی لە کوردستانە هەیە بمبەخشە ئەو کۆدەنگیە گەورەی لە کوردستان هەیە هەروە تامیژ ناکرێت. باشە کاگازا داواکەت بخۆنێک پێم وایە دەگەت ینی وشک بووە ئەم یەک دەنگیەی کوردان چ پەیامێکی تایە لە هەموو پارچەکانی کوردستانە بیندرێ لە تاراوگەشە بیندرێ ینی ئەوتە لە سنا بیندرێ لە هەولێرە بیندرێ لە هەموو پارچەکان ئەمە بیندرێ ئەمە چ گرنگێکی هەیە ئەمە چیمان پێڵێ ئەمە چ پەیامێکی تایە؟ ئەمە بانکەوازێکە یەک بانکەوازی گەورەیە بۆ هێزی سیاسی کوردی کە بێ ئیسیسمار کرێ ئەمە بێ بەرهەم بێنرێ ئەمە ئەو بابرین دەنگۆیانی کە خۆشەویستی نیشتیمان کاڵ بۆتەوە کوردایەتی کاڵ بۆتەوە خەڵک تااقەتی حیزبایەتی نییە خەڵک کوردی خۆش ناوێ دەسڵاتی سیاسی واکە ئەمەی خست بە درۆوە ئەمە شکێ خستی گەنجی کورد لاوی گورد لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باکوور لە باشوور تۆ بێنە بەرچاوی خۆت کۆدەنجیەک لە بریتانیا هەیە هەموو هێزە هەموو تاکەکانی کورد بە هەموو بیر و باوەڕی جیاوازیانەوە دوێنێ لە لەندەنی پایتەختی بریتانیا کە وڵاتێک بۆ ڕۆژێ خۆری لێ ئاوانە بۆەوەنە گەورەیە پۆلیسی بریتانی نەیتوانێت کۆنتترۆلی بکە دەمەوە بێنە بۆکوێ بۆ عێراقی خۆمان بۆ تورکیا بۆ ئێران بۆ سووریا بۆ ئەو با بڵین کۆمەڵە هاوکاریە کۆمەڵە سەردانە کۆمەڵە بەسەرکردنەوەی سەرجەم گەنجانی کورد ئێستا بڕۆ ئەحسایە بکە لانی کەم 50,000 مرۆڤی کورد کە خەڵکی ڕۆژهەڵات و باکوور و باشوورن لە ڕۆژهاوان ئەم کەسیش هەسەدە نییە کەسیش پارتی یەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرت و کۆمەڵ حیزبی شوعی سۆسیالیست نییە ئەمە تاچی کووردە کە ئیرادەی کورد ئەچەسپێنێ ئایا دەسەڵاتی سیاسی بە تایبەتی لەم ئەمە و لەم چۆن ئەتوانێت ئیسفادە لەوەسان تاکی کورد لە کاڵبوونەوەدا یاخود نەخێر ئەم وێنەیە زۆر جیاوازە وێ ڕایفشارەکان هەمیشە لە بەهێزبوونایە من بە بەڕێزت بڵێم گەنجی کورد و لاوی کورد حقیقەتێکی سەلمان نیشتیمانی بوونی ئەوان خۆشەویستی بوونی ئەوان بۆ خاک و بۆ کوردایەتی لە زۆر سیاسی کە بەسەرەن با بڵێن لە ناو پێگەکە و لە ناو مەیدانەکە هەن بەقوترە بۆیە بێمە ئیسیسمار کرێت ئیسیسمارکردنی ئەمە بەچیە کرێت بەوەی چۆن لە ڕۆژ ئاوا چیمان کردووە ئەم چیانەی هەرێم چۆن پارێزین چکەمە ئەگەر وا بڕوا و هەندێک تەسیحاتانی کە هەیە چیانی هەرێمیش با بڵێن پێگەی هەرێمیش خاڵی نییە لە مەترسی و خاڵی نییە لە هەڕەشە زۆر باش کاگازات دێنە سەر ڕۆڵی سەرۆک بارزانی لە گەیاندنی پەیامی کورد بە هەموو جیهان ڕۆڵی سەرۆک بارزانی و باشوور بە تایبەتی لە هاوکاری و ڕۆژاوادا چۆن من پێم وایە هێزە کوردیەکان مقەسیر نەبوون لە پارتی لە یەکێتی لە سۆسیالیست و من پێم وایە ئەو هێزارەشی کە هێزییان نەبووە ناویان هەڵوێستە ناویان بەرەیگەلە ناویان حزبی شوێی کوردستانە بە خیتابیان بە گوتاریان بە پشتگیریان هاوکاری تەواویان کردو چونکە ئەبێ بزانیت هێزێکی وەکو یەکێتی و پارتی کە هێزی چەکداری هەیە و هێزی پێشمەرگەیە و دوو هێزی مێژوو کردە و پێگەیەکی سیاسی ئیجتیماعی کولتوریان بە سەدان شەید بە هەزاران شەید لە ناو بستوی ڕزگاری خوازانی گەلی کوردایە ئەمە جایە لە سۆسیالیست جایە لە حیزبی شوێی کوردستان جایە بابڕی لە هەڵوێست یا لە بەرەیگەل یا لە هێزە سیاسیەکانی تر من پێم وایە بە گوتارێکی سیاسی بە هەڵوێستێکی سیاسی سەرباری هاوکاری مادی هاوکاری معنەویەکانیش پێگەی خۆیان ئەبێ و پێگەی خۆیان بووە زۆر باش کاگەزاد ئەمڕۆ وەکو وەزانن سەرۆک بارزانی لە ڕۆما بوو لەگەڵ پاپای ڤاتیکان کۆبووە گەیاندنی دەنگی ڕەوای دۆزی کورد لەم ساتە مێژوویدا چ گرنگێکی هەیە؟ وەڵی من زۆر درەنگ ئاگەم لەوە بوو بەس ئەزانم جەنابی سەرۆک بارزانی ڕۆژەدا ڕۆما و دیارە ئەمە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کللتوریەوە بۆ یەکە پێکەوەژیان زۆر کاریگەری دەبێت زۆر باش کاگازات کۆتا پرسیار کەواتە کاریگەری پێگەی
هەرێمی کوردستان وەکو کۆکەرەوەیەک بۆ گەیاندنی دەنگی هەر چوار پارچەی کوردستان چۆن نەبینی؟ پرسیارەکە تخواتی کاریکەیتەوە. کاریگەری پێگەی هەرێمی کوردستان وەکو کۆکەرەوەیەک بۆ گەیاندنی دەنگی هەر چوار پارچەی کوردستان چۆن نەبینن کاگازا؟ تاوان ئەمڕۆ پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی دانپیانراوی دەستوریە لە عێراقی ئەمڕۆدا. ئەم پێگەیە لەسەرشانی گشت لە هەنە سیاسیەکانە جا ئەوەی لە دەسەڵات هەیە لە ئۆپۆزیسیۆن هەمومان وەکو چاومان بیپارێزین. بەڕێز ئازاد تۆفیق سیاسەتمەدار لە سلێمانیەوە ماندوومان کردی بە هیوای تەندروستێکی باش. سوپاس بۆ تۆ.